هەموو لایە بەخێر بێن. وەک ئاماژەمان پیاەمە کۆمەڵێک کارمەندین ئێستا بەیاننامەکەشە خوێنینەوە وازە حەبێلاتان داواکاریەکمان هەیە بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بابەت ئاگادارکردنەوە. وەک لای بەڕێستان ئاشکرایە ماوەی زیاتر لە 5 ساڵە پرۆژەی ئاوی هەڵەبجە سیروان سەی سادە وەگەر قراوە و خزمەت دەکات. تا ئێستا بە بەردەوامی ڕۆژانە 50,000 مەتر سێجا ئاوی شیاو بۆ خواردنەوە دابین دەکات بە هەوڵ و ماندووبوونێکی زۆری کارمەندە دڵسۆز و ماندوونە ناسەکانی پرۆژە بێگوێدانە ڕۆژانی پشوو قەدەغی هاتوچۆ و مەترسیەکانی پەتای کۆرۆنا 24 کاتژمێر کار دەکەین. وەک ڕوونە لای بەڕێستان لە کۆی 54 کارمەندی پرۆژە 42 کارمەندمان بە شێوەی کرێی ڕۆژانە دڵسۆزانە ئەرکەکانمان ڕادەپێڕێنین و تەنها 12 کارمەندمان هەمیشەین وەک هەمیشەی لێرە کار دەکەن. بۆ ئاگاداری بەڕێستان چەندین جار لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەوە داواکاریمان ئاڕاستەی بەڕێستان کردووە و بە مەبەستی دامەزراندن بەڵام هەر جارەی بە بیانوویەک داواکەمان جێبەجێ نەکراوە. بۆیە داواکارین هاوشێوەی کارمەندانی پرۆژەی ئاوی دووکان سلێمانیدا بمەزرێن پێشتر کارمەندی ڕۆژانە بوون وەک ئێمە. و لە ئێستادا نووسراومان بە ژمارە 5657 لە بەرواری 16/6/2021 لە دیوانی ئەنجومەنی وەزیرانە و تا ئێستا هیچ وەڵامێکی فەرمیمان وەرنەگرتووە. بۆیە لە بەرواری ئەمڕۆ مۆڵەتی هەفتەیەک دەدەین بە لایەنی پەیوەندیدار کە بێن بەدەم داواکەمانەوە لە ئەگەری بەدەمەوە ناهاتنمان هەڵوێست وەردەگرین. هەڵوێستەکەمان هەموو ئەگەرێک کراوەیە بە مانگرتن بێ ڕاگررتنی پرۆژە بێ هەموو ئەگەرێک کراوەیە و هیواداری نەگاتە ئەوەی هەڵوێز وەرگری. بەڵێ دوای ئەم مۆڵەتەی دامانناوە ئێمە کاریگەری ئەو لەسەر هەر سێ شارەکە بێت هەڵەبجە سیروان سەیسایە. پێشتر بەڵێ لە 2019ەوە ئێمە بە فەرمی لە ڕێگەی پارێزگاوە لە ڕێگەی قایم قامێتەوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی خۆمانەوە داوامان کردووە و هەر جارەی بە بیانوویەک داواکەمان پشتگوێخرێت. هەر جارە و جارێک پەتای کۆرۆنا جارێک بوجە نیە هەر جارە و شتێک